کلینیکی ڕۆژێکی نوێ ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین کە ڕەنگە هیوایەک بێ بۆ زۆربەی خێزان و هاوسەران کە بتوانن مناڵیان بێ ئەویش شێوازی مناڵبوونی بلووریە بزانین ئەم چارەسەرا چۆن ئەکرێ و بۆ کێ زیاتر سوودی هەیە و کی ئەتوانێت سوودی لێ ببینێ بۆ ئەوی زیاتر باسی ئەمە بکەین بەڕێز دکتۆرە ژیان ئەحمەدمان لەگەڵا پسپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون بەخێر بێت دکتۆرە بەیانیت باش دکتۆرە ئەگەر لە سەرتاوە باسی ئەو بکەین ئایا مناڵبوونی بلووری چییە بۆچی ئەم ناوی لێنراوە مناڵبوونی بلووری لە بەر ئەوەی یعنی ناوەکە خۆی تەسمێکی غەڵەتە بەحساب مناڵەکە لە دەرەوەی مناڵان دروستەکرێت زۆربەی خەڵک وا تێگەشتوکە لە بلوورێکە دروستەکرێت نەخێر مناڵی بلووری ئێستا حتا ناوەکەی گۆڕاوە حقنی مجهری پێ ئەڵێن دوای ئەوەی کە کردداری پیتانەکە لە دەروی منداڵدان ڕۆئەدایانی هێلکەکە لە دایکەکە وەرئەگیرێ تۆکەش لە باوکەکە وەرئەگیرێ دوای ئەوەی ئەپیتێنرێت چەند ڕۆژێک ئەمێنێتەوە لە بینی 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژە لە دەرەوە ئەمێنێتەوە لە جیهازێکی خاصە کە دەوری وەکو لەشی دایکەکە ئەبینێ ئەنجا ئەگەڕێتەوە منداڵدانی دایکەکە لەبەر ئەو ناوەوانان دکتۆرە ئایا ئەم جۆرە چارەسەرە بۆ چ کەسێک سوودی هەیەواتە چه کەم ئەو هاوسەرانن ئەتوانن زیاترین سوود لەم چارەسەرە وەربگرن بۆ ئەوەی کە مناڵیان ببێت من بۆ هاوسەرانەیە کە مناڵیان نابێ مناڵ نەبوونیت ئەگەر ئێمە بێت و ئێستا تعریفی مناڵ نەبوون کێ مناڵ نەبوون هۆکارەکان مەسەڵەن هۆکارمان هەیە ڕەبتی بەشنەوە هەیە هۆکارمان هەیە پیاوە هۆکارمان هەیە هەردوو لا دەوریان هەیە لەمەیە هۆکاریش هەیە نەزانراوە ینی هیچ هۆکارێک نە لە ژنەکە نە پیاوەکە هەیە نییە بەڵام مناڵبوونەکە دروست نابێ ئەجا تەمان ئەگەر دوو هاوسەر هیچ کێشەیەکیان نەبێت ژیانی هاوسەریان پێک هێنابێت دوای ساڵێک مناڵ نەبوون طبعا بە شوێن هۆکارەکانە ئەگەرن شوێن ئەوە ئەکۆن بزان بۆ مناڵیان نابێت ئەگەر لەم مەرحەلەیە ئەنجا دەسە ئەکرێ بە فحوساتەکان قرار ئەیات ئایا ئەمە ئەتوانن بە سروشتی مناڵیان هەبێ یان نەبێ بۆ نمونە مەسەلەن لە ژنانە ئەگەر هاتوو بۆرەکەی گیرابێت بۆرەکانی گیرابێت یا ئەمە بەهۆی ئەوەی کە تووشی ئیلتیهابات بوو بێت یاخود بەهۆی ئەوەی لە ڕێگەی عملیاتەوە زەرەرمەند بوو بێت یاخود لەبەر هەر هۆکارێک بێ بۆرەکانی لابرا بێت ئەمە پێویستەکە مناڵی بلووری ببێت یاخود لە هەندێک ژنە لەبەر ئەوەی کە مەسەلەن هێلکەکانی زۆر لاوازە توانای پیتاندنی نییە دوای ئەوەی کە ئەیلاجێکی باش وەرئەگرێت هێلکەکە ئەپیتێنرێ و دوای ئەوە ئەگەڕێتەوە مناڵەکەی یاخود هەندێک حاڵەتی ترمان هەیە کە وەکو وتمان هۆکارەکە نەزانراوە لەمانەشە زۆربەی زۆری کات پەنا ئەبرێتە بەر ئەوە مناڵی بلووری هەندێک هۆکار هەیە لە پیاوەکەیە مەسەلەن هەندێک پیاو هەیە ژمارەی تۆکانی یەکجار زۆر کەمە کە ئەمە ناڵین لە 100 ناڵی نابێ بەڵام احتیمالی ئەوەیە مناڵبوونەکە زۆر دوابخە لەبەر ئەوە لەمانەشە پەنا ئەبرێتە بەر مناڵی بلووری یاخود شێوەی تۆکانی شێوایی زۆرە یاخود جوڵەی زۆر کەمە ئەمانە هەمووی دەوری گرنگیان هەیە لەوەی کە ببێتە هۆی پەنا ببرێتە بەر مناڵبوون طبعا ئەم پرۆسەیە هەروە بە ئاسانی نییە یەکسەر قەراری لەسەر بیرێ دوای بە پرۆسەیەکی دوور و درێژە ڕوا پاسڵاتێکی زۆر ئەکرێ بۆ ژنەکە بۆ پیاوەکە دوای ئەوە ئەنجا قەرار ئەیرێت طبعا ئاملێکی کە مهمە بۆ ئەوەی زوو قەرار بین تەمەنە تەمەنێکێک لە هۆکارەکانە مەسەلەن ژیانی هاوسەرگیریان درەنگ پێکهێناوە یاخود خۆیان زۆر چاوەڕوانیان کردووە ئەتر ئەگەرێکی لە هۆکارەکان هەبێ جاری وایە ئەگەر هۆکاریش نەبێت لەبەر تەمەنەکە بڕیار ئەیبێت بەڵێ دکتۆرە کەواتە ئێستا لەم شتەوە من پرسیاری ئەوم بۆ هات ئێوە چ کاتێ بڕیارێن کە پرۆسەی مناڵی بلووری ئەنجام بن بۆ نەخۆشەکە ئەمە کەوێتەوە سەرخواستی ژن و مێردەکە کە چ کاتێک ئەیانەوێ مناڵەکان ببێ یاخود ئێوە کەی بڕیارێن کە ئیتر ئەمانە گەشتونەتەوە قۆناغی کە ڕەنگە بە شێوازێکی سروشتی مناڵیان نەبێت زۆربەی زۆری کات بڕیارەکە کەوێتە دەستی نەخۆشەکە خۆی بڕیارەیە مەسەلەن هەیە ئێشتا مناڵە
بەس چەند ساڵێک تێپەڕیوە بەسەر هاوسەرگیریەکەیانە سێرەکە مناڵیان نابێ خۆی پەلا ئەکات بۆ ئەوەی ببێ بەڵام هەندێک حاڵەتیش هەیە مثلەن پزیشکەکە بڕیار ئەیات کە ئەمە مەجای تیانێ بە شێوەیەکی سروشتی مناڵیان ببێت پزیشکەکە قرار ئەیات. بەڵێ دکتۆرە ئایا پرۆسەکە چۆن دەست پێکات و پێویستە کات کە چۆن ئامادەکاری بکرێن بۆ خانمەکە هەم بۆ ئەوەی کە ئامادە بکرێت بۆ ئەوەی کە ئەو هێلکەی لێوەربگیرێت و چی پێویستەکە بکرێت بۆ وڵای پرۆسەکە پێش ئەوەی قرار بیرێ مناڵی بلووری بکرێت پرۆسەکە بە مجموعەیە فەوسات دەست پێکە فاسی هۆرمۆنات ئەکرێ بۆ ژنەکە لەگەڵ لەوانەیە پێویستکە ئەشعەشی بۆ بگرین یاخود نازۆری بۆ بکەین تەمان دوو جۆر لە نازۆری دامێنمان هەیە سترۆسکۆپمان هەیە لەگەڵ لاپرۆسکۆپ ئەوی ژنان پێ ئەڵێن سێکونەکە ئەمانە ئەکرێت بۆ ئەوی تشخیصی حاڵەتەکە بکەین. ئەمە ئەگەر بێتە سەر ئەوەی کەوا دکتۆرەکە خۆی بڕیار بە ئەجا مەسەلەن فاسی هۆرمۆنات ئەو هۆرمۆنانەی کە ڕەبتی بە هێلکەدانەوە هەیە ڕەبتی بە خەزینی هێلکەدانەوە هەیە ئەمانە زۆر گرنگە بکرێ بێژگەلەوە بازە فاسێکی کە ئامیش هەیە بکرێت مەسەلەن ژنەکە بێت بزانین التیهاباتی ناوڕەحمی نییە چونکە ئەگەر تۆ بلووریش بکەیت سوودی نابێت ئەبێت التیهاباتی نەبێت مەسەلەن ئەبێت شەکرەکەی مەزبوط بێت ئەبێت مثلەن مشکلەی غودە و شتی وای نەبێت هەندێک نەخۆشی هەیە درێژخان کە کار لە داوەزینی هێلکە ئەکات یاخود ئێمە ناتوانین عیلاجی گەورەبوونی هێلکەکەی بینێ لەبەر هەندێک نەخۆشی کە هێتی بە یعنی مەجموعەیەکی زۆر فحوساتە ئەڕوا دوای ئەوەی کە دەرچوو ئەمانە هەمووی سەلیمە و ڕێک و پێکە طبعا فاسی پیاوەکەشی زۆر گرنگە چونکە مثلەن جاری وا هەیە فاسی پیاوەکە تۆکەی مثلەن لەوانەیە سفر بێت ئەگەر سفر بێت پیاوەکە ئەبێ بە پرۆسەسێکی ترا بڕات بۆ ئەوەی بزانین ئەتوانین بلووری بکەین یانەکەین بۆ نمونە مەسەلەن ئەو کاتە پەنا ئەبینە بەر دکتۆری گورچیلە میزەڕۆ ئەو کاتە ئەو لە ڕێگەیەکی تایبەتەوە بە ئەمەلیاتێکی زۆر بەسیتە جاری وایە تەنها بە دەرزی سەحبی ئاوەکە ئەکا بزین لە ناوە تۆ هەیە یا کوتۆ نیە بەڵێ کات ئامادەکاریەکەی پیاوەکە گەڕێتە لای ئەو ئەگاتە لای ئەو ئەگەر هاتو تۆ هەبێ ئەو کاتە ئەو تۆ محاولە ئەەکەین فریز بکەین هەڵی بگرین بەڵێ تاوەکو تا ژنەکە داخلی بەرنامەکە بێت بەڕەن کە داخلی بەرنامەکەش بوو جارێکی کە تۆکە لە پیاوەکە وەرەگیرێتەوە چونکە محاولە ئەکرێت تۆی فرێش بەکاربێ ئەگەر نەبێت ئەنج تۆ فریزەکە بەکارێنێ دکتۆرەسەنی پێچێ بۆ ماوەی کاتەوانێ ئەگەر باسی بکەن تاوەکو خانمەکە ئامادە بێت و ئەو دەرزی و ئەو چارەسەرانەی کە بەکارێنێ بۆ ئامادەکردنی ژنەکە بکەین ئێمە بڕیارمانان کە ئەتوانین بیکەین مەرجنەی ئێمە بتوانین مناڵی بلووری بۆ هەموو کەسێ بکەین بەڵێ هەندێک کەسێکە ینی بە هیچ جۆرێک قابلی ئەوە نیە بۆی بکرێت و ئەزانین لە سەد ناجەح نابێت لە دووەم ڕۆژی سوڵی ماگانەوە ئێمە دەست پێەکەین مجموعەیە فەوساتی هۆرمۆنا دەبێ ئەو ڕۆژە بکەین سۆنەرێکەکەین لەسەر ئەوە قرار ئەین کە عیلاجەکان ڕێژەی عیلاجەکان چەندە لە نەخۆشیەوە بۆ نەخۆشیکی کاگۆڕێ مەسەلەن نەخۆشمان هەیە لەوانەیە ڕۆژانە دەرزێک یادوانی بۆ بکەین نەخۆشمان هەیە لەوانەیە بچێتە 8 دەرزی تەمەەن دەور ئەبینێت خەزینی هێلکەدانی دەور ئەبینێ ڕێژەی هۆرمۆناتەکانی دەور ئەبینێ ئەینجا ئەم پرۆسەیە لە هەندێکا لەوانەیە بگاتە 9 ڕۆژ بۆ 10 ڕۆژ لە هەندێکی کەمە درێژە ئەخایەنێت بۆ 12 ڕۆژ بۆ 14 ڕۆژ کەم جار بۆ 16 ڕۆژیش ئەخایەنێت تا ئەو کاتێک قرار ئەین کە ئێمە هێلکەکە وەربگرین دوای ئەوەی ئەو ڕۆژەی کە ئیتر قرار ئەین ژنەکە باشە ئێمە ئەتوانین هێلکەی لێ وەربگرین دەرزی بۆ ئەکرێت پاش ڕۆژی دوایینا ڕۆژی دواییتر ئێمە موعیدێکی خاصی بۆ دائەنرێت بە گوێرەی کاتی لیانی دەرزیەکە بێت بۆ هێلکە وەرگرتنەکە هێلکە وەرگرتنەکە بە بەنجی ئام ئەبێت طبعاً بەنجێکی خەفیفە هەندێک جارنی بەنجیش بەکار ئەهێنین بە گوێرەی حاڵەتی تەندروستی ژنەکە هێلکەکان وەرئەگیرێت طبعاً محاولە ئەکرێت چەند هێلکەی پێ بێت هەمووی وەرئەگیرێت جاری وا هەیە مەسەلەن ئەمیش ژمارەی هێلکەکان اعتیماد ئەکاتە سەر تەمەن دەورێکی زۆری هەیە
خەزینی هێلکەدانی ئەو ژنەش مثلەن ئەبینیت تەمەنیشی مناڵە بەڵام لەبەرەوەی خەزینی هێلکەدانی کەمە ژمارەیەکی کەم هێلکەی لێوەرەگیرە والحاصل دوای ئەوەی کە هێلکەکان وەرگیران مختبەری یەکسەر لێمان وەرئەگرێ مختبەری تایبەت بە مناڵی بلووریەکەیە سەیری هێلکەکانەکە جاری وایە مەسەلەن لەوانەیە 12 هێلکەشمان وەرگرت بێ بەس 6 حوتێکی هێلکەی باشە شەرت نییە هەموو هێلکەکان باش بێ ئەجا ئەمانیش باش چەند کاتژمێرێک دوای ئەوەی تۆ لە پیاوەکە وەرئەگیرێت مباشرەتەن ئەگەر هەبێ لە پیاوەکە وەرئەگیرێ وەکوتمە ئەگەر نەبێت لە عینەن کاتە دوای هێلکە وەرگرتنەکە تۆی پیاوەکە بە ڕێگەی نەشتەرگەریەکی زۆر ئاسانە جاری وهەیە بنجێ ئامیشی ناوێت تۆکە وەرئەگیرێ و ئەپیتێنرێت طبعا دوای ئەوەی کە ئەپیتێنرێت ئەخرێتە جیهازێکی تایبەتەوە کە بالضبط وەکو دەوری لەشی دایکەکە ئەبینرێت ڕۆژی دوایی سیر ئەکرێت ئەبێنرێت کردداری پیتان دەستی پێکردووە بەڵام ئەتر لە ڕۆژی سێهەما لەوانەیە کردداری پیتانەکە بەشی ئەوە بێت کافی بێت بۆ ئەوەی هێلکە بگێڕینەوە مثلەن لەوانەیە بڵێن ئێمە هەشتی هێلکەمان پیتانەوە سیر ئەەکەیت مەرج نییە هەمووی پیتا بێ یاخود پیتاوە و لە ڕۆژی سێمە سیرەکەی لە هەندێکیانە کاری پیتاندنەکە وەستاوە بەڵێ چوار هێلکەم لەوانەیە 5 هێلکەمانە مەجموعەکە دەست بکەیە دوای ئەوە بڕێ ئەین کە زانیمان کردداری پیتانەکە دروست بووە ئەجا پەیوەندی بە ماڵەکەەوە ئەکرێت کە سعادە ئەومە بێن لە فلان ڕۆژە ینی پاش 3 ڕۆژ لە هەندێکە پاش 5 ڕۆژ هێلکەکەی بۆ ئەگەڕێنەوە ئەم کاتە طبعا بێبنج زۆر حاڵەتی زۆر نادر هەیە کە پێویست بە بەنجەکە بێبنج هێلکەکەی بۆ ئەگەڕێنەوە بەڵێ دکتۆرە دواتر باستی ئەوە بکەیکە لە کێیا زیاتر چانسی ئەوەی هەیە سەرکەوتوو بێ و بۆچی هەندێک خانم سەرکەوتوو نابێت هەیە کە ئەیبیستین چەند جارێکی زۆر دووبارەیان کردو بەڵام پرسیارێک ئەمێ بکەم ئێستا ئەوەیە ئایا خواستی دایک و باوکەکە بۆ ئەوەی کە بۆ نمونە چەند مناڵیان ببێ یاخۆت هەڵبژاردننی ڕەگەزی مناڵەکان ئایا ئەوە ئەکرێت و تا چەند ئەو شێوازی کە ئەکرێت سەرکەوتووە بۆ دایک و باوکە بۆ نمونە ڕەنگە هەندێک حەسکن 2 مناڵیان ببێ بە یەکجار یاخۆ حەسکن 1 مناڵیان بێ ئایا ئەمە بەو شێوازە دەرەچێکە خۆیان ئەیانەوێت بەڵێ خۆی سیاسەتی سنتەرەکە ئەگۆڕێت مەسەلەن لە ئەوروپای تەنها ڕێن 1 کۆرپە بگێڕنەوە بەڵام لای ئێمە جیاوازە و یعنی سنتەرەکانیش خۆیان حەسەکەن ئەگەر هێلکەی باش هەبێت دوان تاسیانێش بگەڕنەوە ئەمە چانسی نسبەتی نەجاحەت بەرزەکاتەوە کاتێک کە دوان یاسیان ئەگەڕیتەوە مەرج نییە هەرسێکی دەرچێ یا هەردووکی دەرچێ لەوانەیە یەکێکی دەرچێ طبعا چانسی نەجاحەت تەمەنی ژنەکە دەورێکی زۆری هەیە جۆری هێلکەکەی کە هێلکەیەکی زۆر باش بێت و پیتادنەکە دوای پیتا جۆری کۆرپەلەکەی کە دروست بۆ دەرەجەیەک بێ طبعا چانسەکان زیەکە بەڵام لەگەڵ ئەوەشەم معنای ئەوە نییە مەسەلەن ژن هەیە یەک هێلکەی پێ بۆ دەرەجە سێ بۆ گێڕاوەتەوە سێرەکەی سکی کردو بە جوانی بەڕێکوپێکی بەڵام هەشە مەسەلەن سیانی بۆ ئەگەڕێتەوە دەرەجەیەکە و مەرج نییە ناجەح بێ لەبەر ئەوە لە هیچ شوێنێک لە دنیاە ناتوانرێت بە ژنەکە بوتێت کە چانسی نەجاحەت لە 100% مەسەلەن ڕێژەیەکی پێ ئەوترێ ئەمە ئاعتیماد ئەکاتە سەر تەمەنی ژنەکە سەر ژمارە هێلکەکانی کە وەرئەگیرێت دەرەجەی کۆرپەکانی کە دروست ئەبێ دەرەجەیەکە یاخود دەرەجە چەندە طبعا هەندێک خێزان هەیە مەسەلەن ئێمە جاری وایە حەزەکەین سیان گەڕێنەوە بەڵام خۆیان هەر ئەڵێن دوانمان ئەوێت مەسەلم گێڕێتەوە هەندێک خێزان هەیە لە بیدایەتە خۆی داوا ئەکات ئەڵێ حەزم لە دوانەیە یاخود لە سیانەیە تەمەن ئەو کاتەش ئێمەش بە گوێرەی بوونی ژمارەی کۆرپەکان ئەتوانین بڕیار بین بەنسبەت هەڵبژاردننی جنسەکەەوە بەڵێ ئەتوانن داوا بکەن خێزان هەیە داوای کوڕەکە خێزان هەیە داوای کچەکە ینی دیارە زۆربەی خێزانەکان زۆربەی زۆری
داوای کوڕەکەن بەڵام ڕێژەیەکی باشیشمان هەیە کە حەزی لە کچە و ئەیانەوە کچیان ببێت بەڵێ بەهوێت تەندروستێکی باشی بۆ هەمیان دکتۆرە بێچکە لەوەی کە لەو ماوەکەمەیە کە دووبارە دائەنرێتەوە هێلکەکە و ئێوە چاودێری خانمەکەکەن بزان سەرکەوتو هەندێک خانم هەیە کە چەند جارێک ئەم پرۆسەی ئەنجام دا و هەموو جارێک تووشی کێشا بێت و سەر ناگرێت و سەرکەوتو نابێ ئایا هۆکاری ئەوە چییە؟ هۆکارەکە هەندێک جار ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەشی خۆی قبولی ئەوەی نەیوەکو جسمێکی غەریب سێری ئەکات و ناتوانێت وەرێک برێت جاتی وا هەیە مەناعی لەشی دایکەکە ئۆتۆئیمینی پێ ئەڵێن ئەمە لەوانەیە بێتە هۆی سەرنەکەوتنەکە هەندێک جاریش لەوانەیە خللی کرۆمۆسۆمی لە هێلکەکەیە لە تۆکەیە لە کاتی پیتانەکەیان ڕوو بێ کە ئەمە ناتوانرێت یعنی تشخیص بکرێ لەو کاتەیە لە هەندێک سنتەری زۆر پێشکەوتووە لە ئەوروپا لەوانەیە بتوانن ئەوانە بکەن بەڵام مەرج نییە ئێشتا لەگەڵ ئەمانەشا هەمووی ناتوانێت بە هیچ کەسێک بووتێ نسبەتی نەجاحەت لە 100%. بەڵام خۆشبەختانە لە هەندێک خێزانە ئەبینی مەسەلەن من خێزان ئەبینم 10 ساڵە مناڵیان نابێت مەسەلەن ئەبینی 3-4 جار بلووری کردووە لە ئەوروپا کردوێتی لای خۆمان کردوێتی ناجەح نەبوو دوای ئەوە یەک زۆر بە سروشتی مناڵیشیان ئەبێت و مشکلەشیان. بەڵێ دکتۆرە دوای ئەوەی کە ئەمە ئەنجام ئەدرێت و سەرکەوتووە بێت و ئەچێنرێ لە ڕحمی دایکەکە دوای ئەوە پێویستەکە کە چاودێریکی تایبەتی بوو یاخودوک و دووگیانیەکی ئاسایی خانمەکە بەردەوامە بێت لە دووگیانێکی دو پێویستی بە چارەسەری زیاتر ئەبێت. یعنی چاودێرێکە لێرە هەندێک جار باغەڵات وەرەگرێ مەسەلەن هەندێک نەخۆشمان هەیە ئەچێتە ماڵەوە یەک تەختە پاڵ ئەکەوێ هیچ ناجوڵێ ئەمە بەڕاستی زەرێکی زۆری لێ ئەیە لە ژنەکە ئێمە پێی ئەڵێن حیاتی ئاعتیادی خۆی بەرێتە سەر بەڵام لەگەڵ ئەوەشە پێویستی بە چاودێری پزیشکی هەیە مەسەلەن لە بیدایەتە تا 3 مانگی یەکەم تەواوەکە هەندێک طبعا هەندێک عیلاج وەرەگرێت بۆ ئەوەی محاولە بکەین تثبیتی سکەکە بکەین بەڵام لەگەڵ ئەوەشە مراجعاتی ئەوێت بینی فترە و فترە مثلەن ئەگەر هەندێک جار خوێنی بینی لەوانەیە هۆرمۆنێکی نزم بێ یا هۆرمۆنێکی زێر بەرز بێ بە گوێرەی ئەوە عیلاجەکانی بۆ ئەگۆڕێ و عادەتەن ئێمە پاش 2 هەفتە دوای ئەوەی کە کۆرپەرەکەمانچان پاش 2 هەفتە پێڵێن پاسێکی خوێن بکات بۆ زاینسکی هەیە یاسکی نییە دوای ئەو فاسە پاش هەفتەیەک سۆنەری پێ ئەەکەین بۆ ئێبزانین تورەکەی مناڵەکە کیسەکەی پێ ئەڵێنیانی بەڕاستی مناڵەکە نابێنرێت لە بیدایەتە 2 هەفتە دوای سۆنەری یەکەم مەفروزە لیانی دڵێ مناڵەکەش ببینرێت بەڵێ و لە دوای ئەوانێ شێوازێکی ئاسایی دوگانێکە شێوازێکی ئاسایی ئللا لە بەعزە حاڵەتێکانە بێت کە مەسەلەن هەمانە لەوە پێش سکی کردو مناڵی زۆر لە بارچوە ئەوانە مراقبەیەکی ورتری ئەوێ دایکەکە شەکرەی هەیە دایکەکە غودەی باش نییە یاخود هەندێک جار لە نەتیجەی ئەم پرۆسەوە تووشی هایپەرستیمولیشنی پێ ئەڵێن یعنی تەحەسوس بە دەرمانەکان پێەکە بە تایبەتی ئەوانەی کە تەکەیسی هێلکەدانیان هەیە ئەجا کەسکەکەش دروست ئەبێ پۆزتیف ئەبێت تەحەسوسەکە زیاکە ئەمانە هەندێک جار پێویستە ئەکات لە خستخانە داخەوکەن جاری وایە 2-3 ڕۆژ ئەمێنێتەوە جاری وایە پێویستە ئەکات 2 هەفتە بمێنێتەوە یا 3 مانگی یەکەم پێویستە ئەکات ئێمە مراقبەی چاودێری زۆر وردی دایکەکە بکەین. بەڵێ زۆر سپاس دکتۆرە بەڕێنمایەکانت بە هیوای ئەوەین کە هەموو خێزانەکان و هەموو هاوسەر و دایک و باوکان کە دووگانێکی تەندروستیانە بێ خوا مناڵیان پێ بەخشە و بە خۆشحاڵیەوە ئێستا لە ڕووی زانستیەوە زۆرترین پێشکەوتن هەیە کە ئەتوانرێت ئەگەر کێشەیەکیان هەبێ بتوانرێت لە ڕێگەی مناڵی برووریەوە مناڵێکیان ببێت و خاوەنی مناڵ بە هیوای تەندروستێکی باشم بۆ هەمووتان.